سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرگوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ دووشەممە 3 ڕەزبەری 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 25 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتێوەڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی سیمانی ورمێ، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە قوڕوە و دێولان، ناڕزاتی کرێکارانی کارخانەی کیشچوب لە هۆرمۆزگان، برینداربوونی 8 سوخبەر لە مەحوەرەکانی خاش، سەراوان و کەڵەگان، تعلیقی خوێندکارێکی دیکە لە پرۆسەی خوێندن، واسێنان لە خوێندنی سەدان خوێندکار لە شاری باوی خوزستان، گیان لە دەستانی بەندکراوێک بەهۆی بێبەشکرانی لە دەرمان، و شەپۆلی کۆچکردنی پەنابەرانی ئەفغانستانی بۆ ئێران. درێژەی هەواڵەکان. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی سیمانی ورمێ. ماوەی چەند ڕۆژە کرێکارانی کارخانەی سیمانی ورمێ لە ئاستجێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرتووە و خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایان بوون. بەوتەی کرێکارانی ناڕازی، بەڕێوەبەرانی کارخانە چەند هێندەی کرێکاران حەقدەست وەردەگرن لە حاڵێکدا کرێکاران بە 15 ساڵ پێشینەی کاریەوە تەنیا بۆ 12 ملیۆن تمەن وەردەگرن کە وەڵام دەرەوەی هەزینەکانی ژیانیان نییە. هەروەها بەشێکی زۆر لە کرێکارانی قەراردادی تەنیا 7 ملیۆن حەقدەست وەردەگرن کە 3 قات لە ژێرهێڵی هەژاریدایە و تەنانەت ئەمنیەتی پیشەییان نییە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە قوڕوە و دێولان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی ژن بە ناوەکانی نەرگس سولەیمانی و فریشتە فەدایفەر، خەڵکی شاری قوڕوە و مێرمنداڵێکی تەمەن 18 ساڵ خەڵکی شارۆچکەی بلواناوی سەر بە شارستانی دێولان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان فریشتە فەدایفەر لە یەکێک لە شەقامەکانی شاری قوڕوە لە ئەنجامی هێرشی هێزەکانی حکوومەت بە تونند و تویژیەوە دەست بەسەر کراوە. بە دوواداچوون بۆ بارودۆخی ئەم دوو هاوڵاتیە تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە و بنەماڵەکانیان هیچ وڵامێکیان لە ناوەندە ئەمنیەکان وەرنەگرتووە. لەلایەکی دیکەوە هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی دێولان هەڵیان کوتاوەتە سەر ماڵی بنەماڵەی محەممەد زەندکەریمی تەمەن 18 ساڵ و ئەو هاوڵاتیان دەست بەسەر کردووە. هاوکات ڕاگەاندەکانی سەر بە سوپای پاسداران بە شێوەیەکی چاواشەکارانە بانگەشەی ئەویان بڵاو کردوێتەوە کە لە ئۆپراسیۆنێکی ئیتلاعاتیدا دژبەرێکی خۆیان لەو شارە دەست بەسەر کردووە. جێگەی ئاماژەیە کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستانی. برینداربوونی 6 کەس بەهۆی سێ ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ. ڕۆژی یەکشەممە 2 ڕەزبەری 1402 لە سێ ڕووداوی هاتوچۆدا لە پارێزگای ورمێ 6 هاوڵاتی بە سەختی بریندار بوون کە یەکێکیان منداڵە و باری تەندروستی ناجێگیرە. بە پێی راپۆرتەکان لە سێ ڕووداوی هاتوچۆ لە مەحوەرەکانی شنۆ بۆ ورمێ، مەهاباد بۆ بۆکان و جادەکانی بەرازانی مەهاباد 6 کەس بە سەختی بریندار بوون و باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. لا ڕووداوی یەکەمدا 4 کەس بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆمۆبیلێکی پژۆ لەگەڵ تانکێڕێکی سوتەمەنیدا 4 کەس بە سەختی بریندار بوون و ئێستا لە بەشی تایبەتی نەخۆشخانەی ورمێ لەژێر چاوەدێری وردان. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی کیشچوب لە هۆرمۆزگان. ڕۆژی یەکشەممە 2 مانگی ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی کیشچوب لە پارێزگای هۆرمۆزگان لە ئاست پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان نزیکەی 130 کرێکاری کارخانەی کیشچوب بە 10 ساڵ پێشینەی کاری لە مانگی جۆزردانی ئەم ساڵەوە تا مانگی خەرمانان هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و خوازیاری پێدانی جێژنانەی ساڵی 1402 پەرداختی مەزایان بوون. بە وتەی کرێکاران لە دوایین ناڕزایەتیاندا
خاوەنکار بەڵێنیدا داخوازیەکانیان جێبەجێ بکات، بەڵام وێڕای تێپەڕبوونی 8 ڕۆژ بەسەر وادەکانی هێشتا هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی کێشەکان هەڵنەگرتووە. کۆبوونەوەی کرێکارانی بەرقی فشارقەوی لە تاران. ڕۆژی یەکشەممە 2 مانگی ڕەزبەر کرێکارانی بەرقی فشارقەوی لە ئاسکەمی حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی بەرقی فشارقەوی یان کڵاو زەردەکان لە دۆخێکی خراپی پیشەیی و مەعیشەتیدا ژیان بەسەر دەبن و زۆرترین ئاماری قوربانیانی ڕووداوەکانی کار لە نێو ئەو چینەدایە، بەڵام بەرپرسانی وەزارەتی وزەی ڕەژیم هیچ بایەخێکیان پێنادەن. کرێکارانی ناڕازی دەڵێن پاش 3 ساڵ بڕیاردراوە گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکانمان بۆ جێبەجێ بکرێت و کۆتاییەکانی مانگی خەرمانان حکمی تازەی حەقدەست لەلایەن وەزارەتی وزەوە دەرکرا، بەڵام کاتێک وردەکاریەکانی دەبینی هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆی تێدا ڕووی نەداوە و حەقدەستەکان وەکو پێشتر لە ژێر هێڵی هەژاریدا. ناڕزایەتی خەڵکی کرمان و بەلوچستان لە ئاس کەمی سوتەمەنی. ماوەی 2 مانگە دانیشتوانی 2 پارێزگای کرمان و سیستان و بەلوچستان کێشەی کەمی گاز و بنزینیان هەیە و هێشتا ڕژیمی سەرکوتگەر هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵنەگرتووە. بەپێی ئەو ڤیددیویانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە، دانیشتوانی باشووری پارێزگای کرمان وەکو کەهنوج و جیرۆفت بە دەستکەمی کەپسولی گاز بە تایبەت لە ناوچە هەژارنشینەکان وەزاڵە هاتوون و بەڵێنی بەرپرسانی ئوستان بۆ چارەسەرکردنی کێشەی گاز لەو ناوچانە جێبەجێ نەکراوە. هەروەها بنزین لە پارێزگای سیستان و بەلوچستان دەست ناکەوێت و ڕیزێکی دوور و درێژ لە بەردەم بنزینخانەکاندا ساز بووە و شۆفێران ناچارن چەند کاتژمێر لە نۆرەدا ڕاوەستن تا چەند لیتر بنزین وەربگرن. برینداربوونی 8 سوخبەر لە مێحوەرەکانی خاش، سەراوان و کەڵەگان. ڕۆژی یەکشەممە 2 ڕەزبەر لە 2 ڕووداوی هاتوچۆدا لە مێحوەرەکانی خاش، سەراوان و کەڵەگان 6 سوخبەر و 2 شارۆمەندی دیکە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. لا ڕووداوی یەکەم و لە نزیک گوندی کە لە چاتی سەر بە شارستانی خاش 2 ئۆتۆمۆبیلی پرایت پێکیاندادا و بەو هۆیەوە ئاگریان گرت و 2 سوخبەر بە سەختی بریندار بوون. لەلایەکی دیکەوە لە مێحوەری جالق بۆ کەڵەگان لە نێوان سوخبەرێک و ئۆتۆمۆبیلی مەدەنی پێکدادان ڕوویدا و بەو هۆیەوە 4 سوخبەر و 2 سەرنشینی ئۆتۆمۆبیلە مەدەنیەکە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. تعلیقی خوێندکارێکی دیکە لە پرۆسەی خوێندن. شۆڕای سنفی خوێندکارانی ئێران ڕۆژی یەکشەممە 2 ڕەزبەر ڕایگەیاند شەقایق ئەکبەری خوێندکاری قۆناغی دۆکتۆرای کۆمەڵناسی لە زانکۆی تەربیەت مدەڕس لەلایەن کومیتەی ئینزباتیەوە بۆ ماوەی 2 ترم لە پرۆسەی خوێندن تعلیق کراوە. بەپێی ئەو راپۆرتە شەقایق ئەکبەری دەبیری ئەنجومەنی زانیاری زانکۆی تەربیەت مدەڕسە و لە مانگی سەرماوەزی ساڵی پارەوە بە بڕیاری کومیتەی ئینزباتی لە پرۆسەی خوێندن دوورخراوەتەوە. جێگەی ئاماژەیە کە جەلەسەی محاکمەی ئەو خوێندکارە بەبێ بەشداری خۆی بەڕێوە چووە و فەرمانی دوورخستنەوە لە خوێندنی لە ڕێگای کورتەرنامەوە پێگەشتووە. واسهێنان لە خوێندنی سەدان خوێندکار لە شاری باوی خوزستان. بەهۆی نەبوونی پرد لەسەر ڕووباری کارون و نەبوونی بەلەم بۆ گواستنەوەی خوێندکاران، سەدان خوێندکاری کچوو کوڕ لە شارستانی باو لە پارێزگای خوزستان وازیان لە خوێندن هێناوە. بەپێی راپۆرتەکان قوتابیانی ناحیەی ئەنافجە کە لە قوتابخانەکانی شاری مەلاسانی و ناوچەکانی تری شاری باوی دەخوێنن و بۆ گەیشتن بە قوتابخانە ناچارن لە ڕووباری کارون بپەڕنەوە، بەهۆی نەبوونی پردێک بۆ هاتوچۆ و بۆ پاراستنی گیانیان واز لە خوێندن دێنن. 12,000 دانیشتووی شاری ئەنافجە خوازیاری دانانی پردێک بۆ پەڕینەوە لە ڕووباری کارونن، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک با کێشەکانیان نادێت. گیان لەدەستانی بەندکراوێک بەهۆی بێبەشکرانی لە دەرمان. بەپێی راپۆرتی هێرانە، شارۆمەندێکی ئێرانی ئامریکایی بەندکراو لە زیندانی ئەڤین بە ناوی فەرامەرز جاویدزاد ڕۆژی یەکشەممە 2 ڕەزبەر بەهۆی بێبەشکرانی لە دەرمانی پێویست گیانی لەدەستا.
بەپێی ئەو راپۆرتە فەرامەرز جاویدزادی تەمەن 63 ساڵ تووشی چەند نەخۆشی لەوانە خوێنبەربوونی گەدە بووە و کاتێک لە دەرمانگای زیندان بەسەری دەکرێت وێڕای خراپی دۆخی تەندروستی بۆ بەندی گشتی زیندان دەگوازرێتەوە. بەپێی زانیاریەکان قازی پەروەندە لەسەر ناردنی ئەو بەندکراوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان ڕەزامەندی نیشانداوە، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین ڕێگەیان نەداوە و بوونەتە هۆی گیان لەدەستانی. فەرامەرز جاویدزاد شارۆمەندی یەهودی دانیشتووی ئامریکایە کە لە مانگی ڕەشەمەی ساڵی 1400 و پاش سەفەرکردن بۆ ئێران لەسەر سکاڵای ستادی ئیجرایی فەرمانی ئیمام دەست بەسەر و زیندانی کرا. ناڕەزایەتی کرێکارانی پرۆژەکانی نیشتەجێبوون لە چین. بەیانی ڕۆژی دووشەممە سێ ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە پرۆژەکانی نیشتەجێبوونی چین لە هۆنگ کۆنگ لە ناڕەزایەتی بە پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان دەیان کرێکاری ساختمانی بەیانی دووشەممە لە بەردەم شرکەتی پەیمانکاری وایئیپ لە هۆنگ کۆنگ کۆبوونەتەوە و بەدەستەوەگرتنی پلاکار ببورن خوازیاری پەرداختی حەقدەستەکانیان بوون. بەپێی دوایین تۆژینەوەکان بازاڕی خانوبەرە لە وڵاتی چین تووشی داڕمان بووە و بەدایان شرکەت مایە پوچ بوون و ڕێژەی بێکاری لە وڵاتە سنوورەکانی 20% تێپەڕاندووە. دوا هەواڵ شەپۆلی کۆچکردنی پەنابەرانی ئەفغانستانی بۆ ئێران. بەپێی ئەو ڤیددیویانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بەرین لە پەنابەرانی ئەفغانستانی بەرەو سنوورەکانی ئێران بەڕێکەوتن. پاش ئەوەی کە کۆماری ئیسلامی بڕیاریدا بەڵگەی پێناسە و کارتی ملی بە پەنابەرانی ئەفغانستانی بدات، شەپۆلێکی نوێی پەنابەرانی ئەفغانستانی بە خێزانەکانیانەوە ڕویان لە ئێران کردووە. پێشتر لێکۆڵینەوەکان دەریان خست بوو کە لە هەڵبژاردنەکانی داهاتووی مەجلیسدا ڕێژەی خەڵکی بەشدار کەمتر لە 5% و کارناسانی سیاسی و هێندێک لە بەرپرسانی ڕژیم بە ئاشکرا باسییان لە پێدانی بەڵگەی پێناسە بە کۆچبەرانی ئەفغانستانی کردبوو تاکو بتوانن لە هەڵبژاردنەکاندا دەنگ بدەن. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.